دکتۆر دواکەوتنی سووڕی مانگانە لە خوار هەژدە ساڵی تا تەمەنێک ئاساییە کە مەسەڵەن ئەو خانمە دواکەوتە بێ لە سووڕی مانگانە لە ڕووی زانستیەوە وەکو فێربووینە ئافرەت ئەگە گەیشتە 16 ساڵ منداڵ با بڵێ منداڵ کچ کە گەیشتە 16 ساڵ سووڕی مانگانەی نەبوو پێویست دەکا بە دوواداچوونی لە بۆ بکرێ لە سەرووی ینی لە سەروی 16 ساڵی ئەگەر نەبوو دەبی لە بۆی بکرێ وا بزانم وام گوت ینی وا نەبوو گوتم لە سەروی 16 ساڵیەوە گەر نەبوو دەبی دەست بە دوواداچوون بکەی لەبەرچی سووڕی مانگانەی نییە تا تەمەنی 16 ساڵی ئەگەر نەکەوتە ئەو حاڵەتە ئەو شتێکی ئاساییە بەس لە دوای 16 ساڵی دەبێ سەردانی پزیشکی بکە بەس بە شتێکت پێ بم بەگشتی ئێستا سووڕی مانگانە بەگشتی لە ناو کچان هاتیتە پێش یعنی ئەمن ڕۆژانە منداڵی دەینن لە بۆ من 9 ساڵ و 10 ساڵ سووڕی مانگانەی هەیە باشە دەکرێت هەندێک هۆکار لە پاڵ ئەو لە خەڵکی لە خۆشیدا دەژی دەخۆن زۆری دەخۆن خواردن دەوری زۆرە دەبینی ئەوانە یان ئەوانێک کە هیچ بەرپرسیارەتیان نادرێت ینی منداڵە لە ماڵە ئیشی بەس ئەوەیە دڵی خۆش دەکەن و دەیگەڕێن و هەموو شتەچی دەدەنێ و کچیش هەیە دێتە لای من تەمەنی 14 ساڵە سەعیف و باریکۆ بکەیە و داکە دەلێەوە ماڵەکەی من لۆ ڕاگررتی مەشتا سووڕی مانگانەوە دەوری زۆرە ینی ئەرک و بەرپرسیارەتی و خەم و ئەو شتانە کاریگەری هەیە کاریگەری هەیە لەگەڵ یەکە کە زۆر مرتاحە و هیچ بەرپرسیارەتی نییە